قسە لەسەر هۆشیاری ژینگەی یەکەین لە لای مناڵان بێگومان هەمیشە بە بەردەوام وتراوە کە گرنگە هەموو تاکێک لەناو کۆمەلگای بتوانێت پارێزەرێکی ڕاستەقینەی ژینگەکەی خۆی بێت چونکە ئەگەر بێت و ئێمە ژینگەیەکی تەندروستمان هەبێ ژینگەیەکی پاک و خاوێنمان هەبێ لەو نێوەندەوە ئەتوانین تەندروستی تاکەکانیش تەندروستێکی باشتریان هەبێت بۆیە گرنگە لە تەمەنێکی منداڵیەوە هۆشیاری ژینگەی بدرێت بە مناڵان بۆ ئەوەی کە بتوانن ژینگەکەی خۆیان پارێزن بۆی کە بردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین ئێستا میوانداری بەڕێز خات و پەیام ئیبراهیممان کردو کە بەڕێزیان چیرۆکنووس و ڕاهێنەری ژینگەی تایبەت بە منداڵانن. خات و پەیام سلااو لێ بە زۆر بەخێر بێ سلااو لێ بێ بەخێر بێ سلااو لە سەرجەم بینەرانی بەڕێزی کەناڵی کوردستان زۆر سواز و ئامادەبوونی تۆ خات و پەیام دەستێکی گفتوگۆکەمان قسە لەسەر ئەوە بکەین چەندە گرنگە منداڵ لە تەمەنێکی کەمەوە هۆشیاری ژینگەی پێ بدرێت. بەڵێ دەستان خۆش بێ بەڕاستی تۆرێکی گرنگە ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان کە من بۆ خۆم ئەندامی ڕێکخراوی سروشتی کوردستانم لە ساڵانێکی زۆر بڵین لە ساڵی 2012 هەتاوەکو ئێستا کارمان بۆ وشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگە کردو بۆ ئەوەی کە تاکێکی ژینگە پارێز بۆ ئەوی کە وشیاری ژینگەیان هەبێ بۆ ئەوەی کە تێ بگەندەوەی کە ژینگە چەرگن گرنگە و ژینگە نەک پەیوەندی تەنها بە مرۆڤەوە هەیە پەیوەندی بە مرۆڤ و بە ئاژەڵ بە ڕووە و پەیوەندی بە سەرجەم یعنی تەواوی ژیانی مرۆڤایەتی پەیوەستە بە ژینگە ینی ژینگە یەکسانە بە ژیان ینی ئەگەر ئێمە لە ژینگەیەکی خراپە بژین هەم باری تەندروستیمان هەم باری دەرونیمان و لە هەموو ڕوویەکەوە زەرەرمەند ئەبین و ئێمە کارێکی زۆر باشمان کردووە چەندین پرۆژەمان کردووە چەندین سیمینارات چەندین خول بۆ گەورە زانیمان یعنی دەرکمان بەوە کرد کە ئەم وشیاریە تەنها بۆ گەورەکان کافی نییە تەنها ئیشی گەورە نییە ڕاستە ئیشی گەورەیە بەڵام مناڵانیش دەبێ بهێنرێنە ناوە و مناڵان ئەبێت وشیار بکرێنەوە ئەسڵەن ئەبێ لە مناڵیەوە ئەم وشیاریە بدرێت بە تاک بۆ ئەوەی کە لە دوجارە تاکێکمان نەبێ کە هەست بە بەرپرسیارەتی ناکە لە سیارەکەیەوە جگەرەکەی فرایە بڵی ئاوەکەی فرایە ئەچێ بۆ گەشت و سەیران پاشماوەکەی فرایە ئەمە باگراوەندێکی زانستی نەبووە لەوەی کە ژینگە چەندێ گرنگە تێنەگەیشتووە ئێمە بۆ ئەوی بین کە ئەم کێشانەمان لە گەورە ساڵیە بۆ دروست نەبێ هاتین ئێمە هەستمان بۆەوە کرد کە بۆشایەکی زۆر گەورە هەیە لەملایەنەوە هەستین بە پێشکەشکردنی چەند پرۆژەیەک یەکێک لە پرۆژەکانمان کە بۆ مناڵان ئامادەمان کرد کردنەوەی خول بوو و سیمینارات بوو کە ڕێکخراوی سروشتی کوردستان یەکەمین ڕێکخراو بوو و ئەتوانم بڵێم ئەم خولە یەکەمین خول بوو لە عێراق و لە هەرێمی کوردستانە کە ئێمە دەستماندایە کە وشیاری ژینگەی بۆ مناڵن سەرجەم خولەکان ئەکرانەوانێ لە هەموو بوارەکانە زمانە مۆسیکە ئەمانە هەمویان گرنگن بەڵام خولێکە تایبەت بێ بە ژینگە بۆ مناڵ و بۆ وشیاری ژینگەی و مناڵ بێتە ناوە ئەمە نەبوو ئێمە هەستین بە کردنەوەی چەند سیمیناری و چەند خولێکە من بۆ خۆم خولەکە بە ئۆنلاین بوو لە مانگی حوتی ئەم ساڵە بۆ 5,000 مناڵ ئامادە کرا بوو و خۆشبەختانە چەندین مناڵ بەشداریان تیا کرد و مناڵەکان خۆشیان یعنی خۆیان بەشداریان ئەکرد لەم خولانەیە خۆیان قسەیان هەبوو خۆیان زۆریان پێ خۆش بوو و زائیدەن دایک و باوکەکانیان زۆر هات دەربوو بۆ ئەمە باشە خاتون خولەکەتان چی لە خۆی گرتبوو بۆ چەسپاندنی ئەو خۆشەویستی ژینگەیە لای مناڵ بڵێ ئێمە لەم خولانەیە مناڵ ناتوانین یعنی زانستێکی وشک و ڕق و ئەوەی بیتێ بڵێ ژینگە بریتە لەمە ژینگە لە فلانە زاناداهێنا نا ئێمە هاتین ئێمە پێویستمان زیاتر کەمتر بە زانیاریەکە ڕاستە هەیە بە زیاتر پێویستمان بە پەروەردەی ژینگەی هەیە یعنی پەروەردەکردن چۆن ئێمە هاتین لە ڕێی وێنە و لە ڕێی چیرۆک کە من بۆ خۆم چیرۆک نووسم چەندین چیرۆکی ژینگەیمان تیادا دانابوو و لە ڕێی گۆرانی ژینگەی ئەها مناڵ بۆ خۆی کە حەزی لە گۆرانیەوە لە ڕێگەی زمانی ئاژەڵەکان و لە ڕێگەی ئەو شوێنە ئەو بابەتە ئەدەبیاتەکانی مناڵان لە ڕێگەی چیرۆکەوە لە ڕێگەی شیعرەوە لە ڕێگەی گۆرانیەوە لە ڕێگەی وێنەکانەوە هاتین ئەم بابەتانەمان لە مناڵ تێگەیان کە ژینگە چەندێ گرنگە خۆشبەختانە کە مناڵەکان زۆر ئیسیجابەیان هەبوو بۆ ئەمە یعنی ئێمە بۆ خۆمان کە ئەچوینە ئەو جێگانەی کە سیمیناراتمان تێ ئەوتەوە لە ناو شاری سلەیمانی بۆ ئەکادیمیاکان بۆ باخچەکانی مناڵان بۆ قوتابخانەکان بۆ شار و شارچکەکانی تر بۆ شاری هەڵەبجەی خۆشەویست سیمینارمان کردووە هەمووی لە ڕێگەی وێنە لە ڕێگەی چیرۆ لە ڕێگەی بابەتە ئەدەبیاتەکانی تایبەت بە مناڵان زۆر باشە دواتر فیدباکی ئەو مناڵانە چۆن بووە یاخود ئێوە خۆت باست لێ کرد بە تەنها بۆ مناڵان خولتان نەکرێتەوە پێشتر چەندین کاری ژینگەیتان پێشکەش بە گەورەکانیش کردووە بە شێوازێکی گشتی هەموو ئەو خولانەی کە ئێوە وتوتانەتەوە تا چەندێک فیدباکی هاوڵاتیانتان بەلاوە باش بۆ تا چەندێک توانیتانە لە ڕێگەی ئەم خولانەوە
ڕۆڵێکی باش و کاریگەر ببینن بۆ ئەوەی کە هەمووان ژینگێ پارێز بین. بەڵێ بەدڵنیاییەوە خەڵک زۆر پێشوازی لەما ئەکرد، یعنی کاتی ئێمە ئەچین سیمینارێک ئەەکەی بۆ کەسانی گەورەتی ئەگەی لەوەی کە بەکارهێنانی مادە پلاستیکیەکان چەندێ زەرمەندە هەم بۆ ئەو کاتی کە تۆ کارلێکەکە لەگەڵ خواردن کە ئەمە بوارێکی تەندروستی چەند زەرە لە سحەتی تەندروستی ئێمە ئەدا، هەم ئەوەی کە فڕێ ئەدرێ و پاشماوەکەی ئەخرێتە ناو خاکەوە ناو ڕووبارەکانەوە ناو کانیاوەکانەوە دواتر چەند زەرمەند ئەبێ ئەو خاکە ئەو بەروبوومەی کە لێتە دەرەوە هەمووی ئەبێتە مادەیەکی خراپ و لە دوجارە خۆمان ئەیخۆین. کاتێک کە ئەم وشیاریە یان ئەم نەخۆشیە درێژخایانانی کە ئێستا زۆر بوون بەداخەوە لە وڵاتی ئێمە ئەگەر بگەڕێیتەوە دیقەت بی یعنی سەرچاوەی زۆری ئەمانە نەبوونی وشیاری ژینگەییە. کاتێک کە ئێمە زانیمان ئەم وشیاریەمان بڵاو کردەوە خەڵک کاردانەوەیکی زۆر باشی هەبوو وە خۆشبەختانە ئێستا خەڵکێکی زۆر لەگەڵ ڕێکخراوی سروشتی کوردستان کە ئێمە لە ڕێگەی چەندین کەناڵەوە کەناڵی تێلیگراممان هەیە کەناڵی گرین سکوڵمان هەیە کە ئێستا کەناڵێکی تازەیە تایبەتە بە وشیاریدانی ژینگەیی بە مناڵان و هەم بۆ گەورە و خۆشبەختانە ئێستا سەرقاڵی ئامادەکردنی پرۆگرامێکین کە پێشکەش بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانی بکەین کە ئەم پرۆگرامە پرۆگرامێکی تەواو پەروەردەی ژینگەیی متەکاملە کە خۆشبەختانە ئێستا قۆناغی باخچەی ساوایانمان پرۆگرامیان تەواو بووە و بۆ قۆناغی 1 و 2 3 و 4 بنەڕەتی لە ئامادەکردنداین و ئینشاءالله لەم ساڵی کۆتاییدا پێشکەش بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین هیوادارم سیاسەتگوزارانی پەروەردەیی تێبگەن کە ژینگە چەند گرنگە و هاوکارمان بن لە سەرخستنی ئەم پرۆژەیە بۆ مناڵان کە پرۆژەیەکە تەنها وەکووتم زانستێکی وشک و ئەوە نییە بڵێن لە ڕێی پەروەردەی وێنەی چیرۆکیەوە لە ڕێی گۆرانیەوە لە ڕێی شیعرەوە لە ڕێی دەقیشانوەیەوە سەرنجی مناڵ ڕائەکێشێ خۆی بۆ خۆی کە کاتێت تۆ ئەم پرۆگرامەت تەطبیق کرد لە قوتابخانەکان و مامۆستاکان هاوکار بن بەباشی بیگەێنن لە دوجارە تاکێکی ژینگە دۆست بەرهەمدێ لە دوجارە ئێمە تێگەین لەوەی کە ئیتر پێویستمان بەوە نییە بە گەورەیەک بڵین پاشماوەکەت کۆکەرەوە بێ زەحمەت لەگەڵ خۆت بێنەرەوە ئەمە بۆ خۆی باگراوندێکی زانستی زۆر باشی ئەبێ ئەم مناڵە فێر ئەکرێ و تێ ئەگا لە دوجارە ژینگەیەکی تەندروستمانە. باشە خەت و پەیام هەمیشە مناڵەکان چاو لە دایک و باوک و خێزانەکانیانەکەن بۆ هەموو بوارەکانی ژیان جا ژینگەژێکێکە لەو بوارانە چۆن بەدەر لە خولەکان ئێمە لە ماڵەوە مناڵەکانمان وا لێ بکەین وا پەروەردە بکەین کە تاکێکی ژینگە دۆستیان لە دەرچێت. بڵێ ئەوە بۆ خۆی ئێمە کە ئەو سیمیناراتانە وتومانەتەوە لە پێشا بۆ گەورەکان بۆ ئەوەی کە تێبگا کاتێک ئەمەنی دایک یان دایک و باوگیان مامۆستا تێگەشتین لەوەی کە بەکارهێنانی پلاستیک ماوەکەی زۆر زۆرە چەند ئەمێنێتەوە و ئەسڵەن شوشە یعنی ئەم زانیاریانەمان هەبوو شوشە هەر ئەسڵەن ناتوێتەوە لە ناو خاکە ئەمێنێتەوە و بەکارهێنانی پیل و پاتری کە مناڵ دەستی بۆ ئەبا چەند خەتەرە و بکەوێتە ناو هەر خاکێکەوە چەندین مادەی زیان بەخش و زەرر لە خاک ئەدا و دواتر بەروبوومێکی پیسیان ئاوەکەمان پیسەکە. ئێمە وەکو دایک و باویان ئێمە وەکو مامۆستایان تێگەشتین ئەم زانیاریەمان هەبوو بێگومان زۆر ئاسانترە بۆ مناڵەکەمان. مناڵ یعنی کاینێکە دایمەن لاسایی ئەکاتەوە دایمەن چاولێکەریەکە کە منی دایکی بینی پاشماوەکەی خۆم کۆ کردەوە هێنامەوە لە جێم نەهێز لەو شوێنی کە گەشتەکەم تیا کردبوو یان بینی کە من چەند پارێزگاری لە گوڵ ئەەکەم لە نەمام ئەەکەم وەکە بینی منی ئێمەی دایک و باوکیان ئێمەی مامۆستایان ئەوەی کە بەدەستمانەوەیە بە بێ بەرپرسیارەتی فڕی نادەینە سەرزەوی خۆی ئەم مناڵە لە ڕێی چاولێکەریەوە تێ ئەگالەوە و دواتر هەر ئەمەی تۆیە ئەم مناڵەکە فێرەکە و لاسایی دەکاتەوە بۆیە زۆر ئەرکێکی گرنگە لەسەر ئێمەی دایک و باوک یعنی ئەوە نەکەین کە ئێمە ئەڵێ نا مناڵ هیچ ئەوە ناکات یەکسەر ئەو مناڵە وەری ئەگرێت تۆ چی ئەەکەی ئەوە ئەیکاتەوە کاتی ئەم زانیاریە گەورەکان زانیان و دایک و باوک زانیان بێگومان بکە مناڵەکەشی لاسایی خۆی کاتەوە مناڵێکی ژینگە دۆست ڕاستە ڕاستی گرنگە لە تەمەنێکی مناڵێت و ئەو هۆشیارە ژینگیانە لێ مناڵ دروست بکەی لە یەکێک لە وێنەکانە بینیم باستان لە بنێشت کردبوو بۆ مناڵان کە بنێشت ڕەنگە زۆر مناڵ حەزی لێ بێت لە دوجاری شاکە حەزی لێ نەما بۆ نەفڕی یاتە سەرزەوی
ئەم زانیاریانە کا بەخشن بە مناڵان ئەوان هەستیان چۆنە تا چەند بۆ نمونە لەگەڵ زانیاریەکانە هەڵەکەن بەڵێ هەر ئەو وێنانەی کە ئێستا بینیمان من بۆ خۆم کە چوومە سیمینارەکان لە سیمینارێک لە هەڵەبجە جا بە شێوازێکی زۆر سادە و سەرنجڕاکێش و ئەوانە پێشکەشمانە کرد بۆی مناڵەکە وەری بگرێ هەر بۆ خۆی کە ئەو وێنەیەم پیشانی مناڵەکان ناوتم مناڵە جوانەکان ببینن کاتێەوە بنێشتەکەتان ئەخۆن دوجار فرێنە سەر زەوی ئەم چۆلەکە جوانە نازانێ ئەمە چیە ئەو برسیەتی زۆر پێویستی بەوەیە کە خواردن بخۆم نازانێ ئەی خۆ لە قورج گیرە بێ لە دوجار ئەمرێ مناڵێکە زۆر جواب ناتخۆ مامەسەبان نەمرێ بڵێ یعنی مناڵ کاینێکی ئاها سۆزدارە متعاتفە کاتێک کە تۆ بەم شێوازە تێی ئەگەیەنی پێی ئەڵێ ئەم وێنەیە بوو بزەبت پیشانی مناڵەکانم ما یعنی لە سەرجەم سیمینارەکانە کاتێک کە ئەم وێنانەمان پیشانی مناڵەکانەیە زۆر پێی متەئسیرە بوون زۆر بەلایانەوە ئەها ناخۆش بوو وەریانەگر دوجار کە من لە سیمینار تەواو ئەبووین ئێمە بۆ مناڵەکان پێمانەوتن ئەمان و بزانم پرسیارم لێکردن چیان وەرگرتووە چی فێر بوون یەکسەر زۆربیانیان مامۆستاگیان بەخوا بنێشتەکە فڕێ ناین تر بۆی چۆلەکەکان نەمرن نانا دەبەکەمان فڕێ ناین بڵی ئاوەکە لە ناو ڕووبارەکانە با ماسیەکە نەیخوا و لە بی قورگی جی هەر پێشکەشکردنی سیمینارەکە و زانیارەکە گرنگ نییە بەڕاستی تۆ ئەبێ بە زمانێکی شیرین بە زمانێکی سادە بە تۆنێکی جیاوازتر بۆ مناڵانە بڵێ بۆی کە باشتر لێ تێ بگەن بەتەکید ئەوە زۆر مهمە ئێمە کە بۆ خۆی کەسانی ڕاهێنراوی تایبەت بە ژینگەین خۆم لەگەڵ خاتو کەژاڵی هاوڕێم و مامۆستاشنۆ کە ئەم سیانە پێکەوە هەڵمەتێکی وشیاری ژینگەیی پەروەردەیی زۆر باشمان ئەنجامدا و لای زالیشە تا ئێستا بەردەوامین بەڵکو ئینشاءڵڵا قوتابخانە و باخچەکانی مناڵان بکرێتەوە بەردەوام بین لە پێشکەشکردنی ئەم زانیاریانە بەڵێ ئەوە بۆ خۆی گرنگە کە مامۆستا بزانێ ینی تەنها زانیاریەکی وشک ئەمە بۆ هەموو مادەکانی تر بەڵام تایبەت بۆ ژینگەەوە بۆ قۆناغی باخچە و قۆناغی بنەڕەتی یعنی تەنها تۆ خۆت باوەڕت بە بابەتێک نەبێ ناتوانی بە جوانی بیگەێنی یان ئەوەی کە ستایلێکی تایبەت بە خۆتت نەبێ بتانی لە ڕێی ئەوەی کە ها بتانی بە شێوازێکی تایبەت بە خۆت ئەو بابەتە بگەێنی مناڵ دایمەن پێویستی بەوەی بە ئاوازێک بە تۆنێکی خۆش بە شێوەی بە شێوەی وێنە بە چیرۆک بەم شێوازانە بتانی لە مناڵەکەی بگەینی دڵنییا بەکە زۆر جوان پێی ئەگا و ئەو زانیاریانە وەرەگرێ و لە زەینیشیە ئەمێنێتەوە بۆ گەورەی زۆر سوودی دێبی هاتو پێیان تا چەند هەوڵتان ناوە خولەکانتان کرداریشی تیان بێ بۆ نمونە چاندنی نەمامێکە گوڵەیەکە شتێکە لەو بابەتانە ئێمە خۆشبەختانە ئەوەمان کردووە کە بەکرداری لەگەڵ مناڵەکانە ڕۆشتینە پارکی ئازادی هەر بۆ خۆی ئەم وێنێ ئەوەیە تورەکەی خام دابش کرد کە بۆ خۆی ئەمە ئێستا لە ڕێکخراوی سروشتی کوردستان هەڵمەتێکە بۆ دابشکردنی تورەکەی خام لە باتی ئەوەی کە تۆ نایلۆن و ئەو علاگە بەری کە نان و سەمون بە گەرمی ئەمە دکتۆر زۆر باسی ئەکات کە بەرخواردنەکە ئەکەوێ کارلێکی لێ ئەکا مادەی ژەهر دروستەکە ئەمە بواری تەندروستیە کە ئەوان باشتر لەمە ئەزانن و تەنها ژینگە کورت نەکەینەوە یعنی بەڕاستی لە کوردستانەوە لە لای ئێمە تەنها ژینگە بڕۆ نەمامی بڕوێنەوە ژینگە پارێزە بابەتی ژینگە زۆر فراوانە زۆر قوڵترە لەمە ئێمە ڕۆشتین لەگەڵ مناڵەکان هەریەکەمان تورەکەی خاممان دابش کرد هەندێک پێ بۆچی عیبە وەڵا هیچ عیبەنێ من بۆ خۆم ئێستا چمە بازە تورەکەی خامە بەم لەگەڵ خۆم تەندروستی خۆم بەلاوە مهمترە یعنی لە ڕووکەش بەجددی یعنی ئێمە تەندروستی خۆمان بڵین ئەو پەڕی هۆشیاریە ئەو پەڕی هۆشیاریە یعنی بۆشی ئێمە هەر خات و کەژاڵی هاوڕێم خۆی لە ماڵۆ قماشێکی زۆر جوانیێنە دروستی کرد قردێلەیەکی ناسکی لێ لە دوجارات و بەڵا جانتاکی جوان دروست کردووە بیبە بۆ بازار یعنی زۆر ئاساییە بۆچی ئێمە ئەو شیاریەمان نەبێ هەر بێن شتی خراپ بەکاربێنەوە چیە کە دیمەنەکەی جوانە ئێمە هاتین لەگەڵ مناڵەکانە ئەوەمان کرد تورەکەی خامان دابش کردووە پارکی ئازادی بەداخەوە کە گەورەکانە چەند پاشماوەکانیان فرایەن چەندین جگەرە و چەندین پاکەتی خواردنیان فرایە ئێمە لەگەڵ مناڵەکان ڕۆشتین کۆمان کردەوە کە بەجددی ئێمە ئێستا باوەڕمان بەوە نەماوە بڕۆین ئیتر جێگاکان پاکەینەوە گەورە پیسی بکە و مناڵ کۆی بکاتەوە یان ئێمە ئەوانی تر پیسی بکەن ئێمە کۆی بکەینەوە ئەبێ ئەم وشیاریە بگات لەوەی کە ئەمە ئیتر تۆ بۆت نییە پاشماوە پیسی فڕێ بدەی ئەم زیانانەی هەیە بۆ تۆ بەڵێ بەکرداریش ئەومان کرد زۆر باشە دەستان خۆش بێ خاتو پێیان قسە لەسەر ئەو بکەین بۆ نمونە لە ئێستایەکە بۆ نمونە ناوەندەکانی خوێندن نیە ئێوە چۆن و بە چ شێوازێک بیرتان کردوتەوە کە ئەم هۆشیاری ژینگەیە هەر
بیان بە مناڵان لە چه ڕێگایەکەوە ئەماکەن؟ وەکو باسم کرد لە مانگی حوتا لە ڕێگەی خولێکی ئۆنلاینەوە بوو، بەڵام ئێستا ناوەندەکانی خوێندن ڕاستە ناوەندە حکومیەکان نییە، بەڵام ئەهلیەکان ئەو جێگانی ئەهلیەکان هەیە. ئێمە بۆ خۆمان ڕۆشتین ئەو جێگانەوە زائیدەن ئەو ئەکادیمیانیان ئەو خولانی ئەو پەیمانگانی کە بۆ مناڵان ئەکرێتەوە. ئێمە خۆمان پەیوەندیان پێوە ئەەکەین، یعنی گرنگە خۆبەخشانە ئەچینە لایەن. خۆشبەختانە ئەوانیش زۆر فیدباکێکی باشیان هەبوو، کاردانەوەی باشیان هەبوو، زۆریان پێخۆش بوو، کاتیان بۆ تەرخانەکردین، جێگان بۆ دابینەکردین، مناڵەکانیان بۆ ئامادە ئەکردین، هاوکاریان ئەکردین. ئێمە لەو ڕێگەیەوە توانیمانەوە. ئێستاش پرۆژەیەکی ترمان هەیە کە کۆکردنەوەی سەرجەم ئەدەبیاتی نووسەرانی تایبەت بە مناڵان و ئەو نووسەرانەی کە بۆ ژینگە ئەنووسن. یعنی نووسەرانی ئێمەش کە با ئەو گلەیان لێ بکەین و لە خۆشمەوە بۆ خۆم چەندین چیرۆکی ژینگەیم هەیە. یعنی تەنها ژینگە ئەوە نەبێ ئادەی مناڵی جوان بڕۆن نەماوێک بڕوێنە و تەواو. یعنی ئێمە با بین وەکو وڵاتان لەسەر ئەدەبیاتی ئێمە لەسەر ڕیسایکلین بنووسین، لەسەر بابەتی ژینگەی تر بنووسین، قوڵ ببینەوە لە بابەتەکانی ژینگە قوڵ ببینەوە. و ئێمە ئێستا دەستمان کردووە بە پرۆژەیە کۆکردنەوەی سەرجەم بابەتە ئەدەبیەکانی تایبەت بە ژینگەی ئەوانەی کە نووسەرانی ئەدەبیاتی مناڵان کۆی ئەەکەینەوە. و کەناڵێکی تەلیگراممان داناوە. ئەم کەناڵە لە ڕێگەی ئەو کەناڵی تەلیگرامەوە بابەتە ژینگەیەکان هەمووی بڵاوەکرێتەوە و دایکان و باوکانێکی زۆر، مامۆستایان و خەڵکانێکی زۆریش جوێنی ئەو کەناڵیان کرد. دەستان خۆش بێ خات و پەیامە کۆزانین ئاژەڵەکانیش بەشێکن لە ژینگە و پاراستنی با بڵێن ژیان لەسەر ئەم گۆی زەویە. تا چەند ئازار نەجانی ئاژەڵەکان و پاراستنیان بەشێک بوو لە خولەکانتان؟ بەڵێ ئێمە ئەو پرۆگرامەی کە داماناوە پرۆگرامێکە، یعنی چەند ساڵێکە ڕێکخراوی سروشتی کوردستان پێوەی ماندوو بووە. ئەم پرۆگرامە سەرجەم بابەتەکانی ژینگەی لە خۆ گرتووە، بابەتی ئازارنەدانی ئاژەڵ و ئەسڵەن بابەتی ڕانەگرتنی ئاژەڵ لە ناو ماڵ بۆ ئەو خۆی چووکە ئاژەڵ بۆ خۆی ئاژەڵەکان سروشتیان وایە حەزیان لێ لە ناو سروشتی خۆیان نابژین، قەت پیان خۆش نییە. ینی ئەوەیان ئازاریانە دەین ئێمە لە ناو ماڵەوە کە ڕایان ئەگرین. ئێمە هەمووی ئەمە کردومانە بە پرۆگرام و ئەم پرۆگرامە ساڵی پار 1500 نوسخەی کرا بە نامیلکەی بچووک و بە پروشەرات دابش کرا بەسەر باخچەکانی مناڵان و قوتابخانەکان و مامۆستاکان و ئەو کەسانەی کە وەریان گرتبوو شایەتی ئەوەیاندا کە پرۆگرامێکی تەواو بەسوود بووە، هەموو لایەنەکانی ژینگەی لە خۆی گرتووە. ئەو مۆزوعی بەڕێزە باسی کرد کە ئازارنەدانی ئاژەڵ و ڕانەگرتنی ئاژەڵ لە ناو ماڵە و بەکارنەهێنانی ئاژەڵ وەکو ئەوەی کە ئێمە ئازاریان بدەین بۆ خۆشی خۆمان، بەڵێ شەڕیان بکەین. بەڵێ هەموو ئەو بابەتانی تیا بوو و هەر ئەم پرۆگرامێک کە ئێستا حازرمان کردووە ئینشاءڵڵا لە کۆتایی ساڵا تەقدیمی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بە هیوام کە سیاسەتگوزارانی پەروەردەیی بیکەن بە وانەیەک لە ناو قوتابخانەکانە تێبگەندەوەی کە ژینگە پارێزی پەیوەندی بە تاک بە تاکی مرۆڤایەتیەوە پەیوەندی بە ژیان ڕاستەخۆ لەگەڵ مرۆڤایە هاوکاریمان. زۆر باشە خات و پێیان وەکو خۆت باست لێوە کرد لەو خولانەیە خولە و سیمینارانی کە پێشکەشیەکان بە چەند ڕێگایەکی جیاواز بۆ نمونە لە مناڵان تێگەێنن. ئیتر ئەمە لە ڕێگای وێنەوە بێ یاخود لە ڕێگای چیرۆکەوە بێ، لە ڕێگای ئەنیمەیشنەوە بێ، هەر ڕێگایەکی ترەوە بێ. بەڕای ئێوە بۆ نمونە کامیان زیاتر گونجاوترینە بۆ مناڵان، کامیان زیاتر وەرەگرن؟ وەڵاهی ئەوەی کە من خۆم لە ناو خولەکانە وتومەتەوانێ هەمویان زۆر کاریگەر بوون، بەڵام لە هەمویان کاریگەرتر ڕێگەی چیرۆک و گۆرانیەکانە. یعنی کاتی ئەمە گۆرانی پاک و خاوێنی ژینگە ئەمە لە ساڵانێکی زووە پێم وابێ لە کەناڵەکانی کورساتیش بەرنامەی با ئۆگلێش کەم کە کەناڵی کورسات ئەو ماوەی نەماوە بۆ مناڵان، بریا ئەو ماوەی مناڵان بمایەوە ئەمانتیایە هەمانە ئێستاش ماوەی مناڵان آخر ئەو گرنگی جارانی پێ نادرێ وەکو جاران بەرنامەی نییە. لە ڕێی وێنەکان و لە ڕێگەی گۆرانیەکانەوە مناڵ زۆر حەزیان لێ بوو. یعنی من بۆ خۆم هەڵەستام گۆرانەکەم ئەوتەوە لەگەڵیان پاک و خاوێنی ژینگە چەند گرنگە و ئەمانە مناڵەکان زۆریان پێخۆش بوو، زۆریان لەگەڵ گەڕانەوەی چیرۆکەکە. یعنی کاتێک ئەو چیرۆکانەمان گەڕایەوە بۆ مناڵان کە مناڵێک هەبوو ئاوای کردووە لە دوا جارە ئاوای بەسەر هاتووە ژینگەکە ئاوا خۆش بووە، مناڵ یعنی ئەها زیاتر حەزی لە فەنتازیا و لە خەیاڵە. ئەمانەمانە کرد بۆ مناڵەکان و وێنەکان وەستایلی تایبەت ئەو
ئەو کەسەی ئەو مامۆستایی کە ئەیڵێتەوە بۆ خۆی زۆر زۆر گرنگە ئەوەش ئەتوانێ وا بکات کە چێژ با بە بابەتەکان مناڵ زیاتر وەری بگرێ هەمووی گرنگ بوو بەڵام بابەتی چیرۆک وە گۆرانەکان کاریگەری هەبوو زۆریان پێخۆش خات و پەیام تۆ باسی کرد خولەکانتان زیاتر ئەو مەکتەبانەیە کە ئەو قوتابخانانەیە کە با بڵێن ئەهلین و حکومینین وانە با منیش گلەیە لە تۆ بکەم بەڵام ئەو شوێنانە هەندێک شوێن هەیە کە با بڵێن مناڵەکانیان خۆی لە خوێندنگایەکی حکومین با بڵێن ئاسی هۆشیاریان تۆزە کەمترە لە شوێنی تر ئەو شوێنانە گرنگتر نییە ئەوانانەی لێ بوو تێگەشتی لەوەی من ئەزای من وتم چی وتم وتم بەداخەوە کە ئێستا قوتابخانەی حکومیەکان نین یعنی پێشتر کردوتانە بەڵێ ساڵی لە ئەم ساڵم باسی ئەم ساڵە بۆکەم بەڵێ ساڵی پار و ساڵانی پێشتر ئەسڵەن ئێمە لە قوتابخانە حکومیەکانەوە دەستمان پێکرد ئەو جێگانەی لە شار و شارۆچکەکانەوە لە شارۆچکەی عربەتەوە کە ئێمە زانیمان جێگایەک هەیە لەوێ مناڵی تایە نانا بۆ ئەممان کردووە بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێش هەمووشی شوێنەکانەوە ناوەندە حکومیەکانە ئەبێ ئەم پرۆگرامی ڕاستە چونکە هەندێک شوێن هێن خۆی لە قوتابخانە ئەهلەکان با بڵێن چیرۆک و ئەمشانە ئاکتیڤیتی شتیان زیاترە بەڵام هەندێک شوێن باوەڕم پێ بکە بۆ ئەو قسەی جەناب ڕاستە لەوێ گرنگی زیاتری پێدێ بەڵام من هەر بۆ خۆم ڕۆشتومە چەندین قوتابخانەی ئەهلی باوەڕەکەی مامۆستاکان خۆیان ئەو زانیاریان نەبوو یعنی خۆیان بۆ خۆیان سەرسام بوون بۆ بابەتانەی کە ئێمە کاتێ ئەمانوت کە ئێمە بوتڵی ئاو بۆ نمونە 500 ساڵ ئەمێنێتەوە لە ژینگەیە خاک درەنگ ئەتوێتەوە خۆی بۆ خۆی ئەم زانیاریەی نەبوو چۆن بیگەێنێ بە مناڵەکان نا ئێمە بۆ هەموو ناوەندەکانی حکومی بۆ قوتابخانە ئەهلەکان حکومیەکان باخچەکانی منداڵان پرۆگرامان حاضر کردووە و ساڵی پار 1500 پروشەر و نامیلکەمان تەوزیع کردووە بەسەر ناوەندەکانی خوێندن و مامۆستاکانی باخچەکان و قوتابخانەکان زۆریان بەلاوە باش بوو و ئەیانوت کە سوود و کاریگەری زۆر هەبووە ئەم پرۆگرامە و ئەم منهەجە زانستی کە تایبەتە بە پەروەردەکردنی وشیاریدان بە مناڵان ئەگەر ئەو شتە بکرێ بە منهەج ئەو شتێکی زۆر زۆر باشە باشە بۆن ئەم خولانە کێ و توتانەتەوە لە ناو قوتابخانە و خوێندنگاکان هەر قوتابیانی بۆ منە بنەڕەتی گرتۆتەوە یاخود خوێندکارانی تریشی گرتوتەوە نەخێر ئێمە لە دایانگەوە لە دایانگەوە دەستمان پێ کردووە لە مناڵانی دایانگە ئەوانەی کە تەمەنیان 4 ساڵانە لە ڕێگەی گۆرانیەوە لە ڕێگەی چیرۆکەوە لە ڕێگەی وێنەکانەوە توانیمان کە ئەمە بکەین بۆ سەرجەم مناڵانی باخچەکان و مناڵانی دایانگەکان و مناڵانی قوتابخانەکان یعنی لە مناڵانی 4 ساڵەوە ئێمە دەستمان پێ کردو هەتاوەکو قۆناغی بنەڕەت باشە خات و پەیام هەمیشە وتراوە تاکی ئەوروپی یاخود ئەو کەسانی کە بوون لە وڵاتانی دەرەوە پەروەردە بوون و ژیاون ئەوان تاکێکی ژینگە دۆستیان لێ دەرەچێت بەڕێستان بوون ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە یاخود ئێوە تا چەندێک توانیوتانە یاخود ویستوتانە سوود لە ئەزمموی ئەو وڵاتانە وەرگرن بۆ ئەوەی ئێمەش هیچ نەبێت لە تەمەنێکی مناڵیەوە مناڵەکانمان مناڵێکی ژینگە دۆستی لێ پەروەردە بڵێ ئێمە ئەو پرۆگرامی کە ئامادەمان کردو پێشکەشی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانی بکەین بێگومان ڕاوێشمان بە چەندین کەس لە دەرەوەی وڵات کردووە و بابەتەکانی ئەوان هێناومانە بە ڕاوێشکردن بە کەسانی پسپۆر تەرجەمە کراوە و لە ناو پرۆگرامەکەی دانراوە و ئەوانەی کە ئەو تاکێکی ئەوروپی کە ینی زانیاری ژینگەیە لە مناڵیەوە ئەم بەهاییتیا چێندراوە بەڕاستی زۆر گرنگە ئێمە بیرمان لای ئەوە بێت تەنها لە گەورە ساڵیە باوەڕم پێ بکەن ئەبێ زۆر گرنگی پێ بدەین ئەگینا لە گەورە ساڵیە چاکسازیکردن بۆ خۆی نەختێک زەحمەتە بەڵام لە مناڵیە زۆر ئاسانە کاتی ئێمە لە 4 ساڵیەوە کردمان بە منهەج کردمان بە پرۆگرام لە دایانگە دواتر لە باخچەی ساوایان دواتر لە قۆناغەکانی تری خوێندن ئەم پرۆگرامە بەردەوامی هەبوو ئەمە بوو بە پرۆگرامێک لە هەموو ساڵەکان وەکرا بەوانەیەک لە قۆناغ سەرجەم قۆناغەکانی قوتابخانە خوێندرا لە کۆتاییات ئەچێتە زانکۆ خۆی باگراوەندێکی زانیاری و معریفی باشی لەسەر ژینگە هەیە ئیتر پێویستی بەوە نییە پێی بڵێ ئابێ زەحمەت جگەرەکە فڕەمێ لە جامی سیارەکەتەوە ئابێ زەحمەت پاشماوەکەت کۆکەرەوە بوتڵی پلاستیک ئەمە زیانەکەیەتی سفرەی سەفەری ئەمە زیانەکەیەتی پێویستی بەمە نییە خۆی زانیاری هەیە
خۆی لەگەڵی هاتووە وەکو هەموو وانەکانی تری کە لە قوتابخانەی ئەیخوێنێ. ڕاگەیاندن چ ڕۆڵێکی هەیە لێرەیە بۆ ئێمە وەکو کەناڵی کورسات کە ماوەی مناڵانمان هەیە یاخود کەناڵەکانی تریش کە کاتیان تەرخان کردبێ بۆ مناڵان یاخود کەناڵمان هەیە تایبەتە بە منداڵ خۆی چەندە گرنگە ئەوان بابەتە ژینگەیەکان بڵاوکەنەوە بۆ ئەوەی کە لەو ڕێگای کارتۆنانەوە بە یاخود ئەو گۆرانیانی کە وەکو خۆت باست لێوە کە لێوە مناڵان گوێبیستی بن و بتوانن ژینگەیان خۆش بە دڵنیاییەوە کەناڵەکان ڕاگەیاندن بە تایبەتی تیڤەکان زۆر زۆر ڕۆڵێکی گرنگ ئەگێڕن ئەگەر بیانەوێ ئەم بابەتە بگەێنە من دەستخۆشی لە کاکپشتیوان و لە کەناڵی کورساتەکەم کە ئەم بابەتەیان گرنگی پێدا و کەناڵەکانی تریش گرنگیان پێداوە بەڵام ئەوە نەبووە کە بە دڵی بۆ نمونە ڕێکخراوێکی وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان ڕێکخراوی ئێمە بێت یعنی ئەو گرنگی پێ نەدراوە بە تایبەتی بۆ مناڵان یعنی کە ئێستا ئێمە ئەم هەڵمەتی وشیاری ژینگەیەمان بۆ مناڵ و ئەم پرۆگرامەمان بۆ مناڵان ئامادە کردووە ئەگەر کەناڵەکانی ڕاگەیاندن هاوکارمان بن بیگەێنن ئێمە کەناڵێکی تەلیگراممان هەیە کە ئەمە لەوانەیە بۆ نمونە 400 کەس بیبینێ بەڵام ئەگەر لە ڕێگەی کەناڵێکی وەکو کەناڵی کورسات کە بینەرێکی زۆر زۆر باشی هەیە ئەم پەیامە بگات بە دایکان و باوکان بگات بە سیاسەتگوزارانی پەروەردە بگات بە مامۆستایان ئەمە بۆ خۆی کاریگەریەکی زۆر زۆر باشی ئەبێت و دڵنیام ئەگەر ماوەیەکیشدا بن لە ماوەی مناڵانە گرنگی بدرێت بە پەروەردەی ژینگەیی بە گۆرانی ژینگەیەکان بە چیرۆکە ژینگەیەکان من بۆ خۆم ئەینێرم بۆ گۆڤارەکان خۆم ئەینێرم بۆ کەناڵەکان چیرۆکەکانی خۆم بۆ ئەوەی کە بگات ینی خۆبەخشی ئەینێرم بۆ ئەوەی کە بگا ئەم پەیامە داواکارم لە کەناڵەکان کە ئەمە ئەم ماوەیەک دابنێن بۆ پەروەردەی ژینگەی کە بەڕاستی زۆر باشە خات و پێم ئەو خولەی کە ئێوە پێشکەشتان کردووە لە ساڵی پارە فرێ چەند قوتابخانە و خوێندنگە کەوتن هەموویتان توانیت بەسەر بکەنەوە بۆ ئەو خولانە فریای هەمووی نەکەوتین لەبەرەوەی لە ساڵی پارە توانیمان بەڵام لەم ساڵا کە بەهۆی ئەم زروفە تایبەتی کە کۆرۆنا بەسەر جیهان و کوردستانی شایەنا بەداخەوە کە هەتا ئێستاش قوتابخانەکان و باخچەکانی مناڵان نەکراونەتەوە بەداخەوە تەنها هەندێک لە ئەهلیەکان نەبێ ئەوانەی کە شکمان بردووە لە ئەهلیەکان کە مناڵانی تیا بۆ خۆمان پەیوەندیمان پێوە کردووە خۆمان سەردانمان کردو خۆمان ڕۆشتوین بەڵام ئەوەی کە ئێمە طموحمانە هێشتا نەبووە و ئەو پرۆگرامی کە دامان ناوە ئینشاءالله قوتابخانەکان بکرێتەوە من بۆ خۆم و لەگەڵ هاوکارانم سەردانی قوتابخانەکان ئەکەین جیالەوەی کە تەقدیمی وەزارەتی پەروەردەیەکەین خۆمان ئەڕۆین بە عەمەلی ئەمە ئەگەیەنین لەبەر چاوی مامۆستاکانە بەو شێواز و ستایلەی کە خۆمان تایبەت بە خۆمانە بۆ ئەوەی کە هەم مامۆستاکانیش لە ئێمەوە فێر ببن شێوازی گەیاندنەکەی و هەم مناڵەکەش وەزارەت و بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردە ئەوان تا چەند هاوکار و پاڵپشتی ئێوە بوون ئێمە لە ئامادەکردن داین هێشتا تەقدیمان نەکردووە و نەمان بردووە بەڵام یعنی دڵنیام کە پێیان باشە بێت چونکە پرۆگرامێکە چەند ساڵێکە ئێمە پێوەی سەرقاڵین و ئێمە پێوەی ماندوین ئامادەمان کردووە کە هەوڵمان داوە کەمترین کەم و کوڕیتیا بێ ئاتاکو پێشکەشی وەزارەتی پەروەردەی بکەین و ئەوەی کە خۆمان چوینەتە ناو خوێندنگاکان و باخچەکانی مناڵان و قوتابخانەکان کاردانەوەیکی زۆر باشی هەبووە زۆریان بەدڵ بووە زۆریان پێ باش بووە مامۆستاکان بۆ خۆیان زانیاریان وەرگرتووە یعنی ئەو زانیاریان هەبووە بەڵام ئەو زانیاری و معریفێن نەبووە کە ئێمە طموحمانە کە ئەوان بیزانن باشە خات و پێم ئەگەر ئەم بابەتە کرا بە پرۆگرام و چۆن ناو سیستەمی پەروەردەوە کە ئێمە هیواداری نوا بکرێ ئێوە بە چ شەوازێک پلانتان داناوە کەوانەکان بوترێتەوە چ مامۆستایەکی چ بەشێک ئەیڵێتەوە وەکو خۆتان ئەتوانن پەیامەکە بگەێنن یاخۆت پێویستەکە کە ترینینیان بۆ بکەنەوە بەڵێ پێویستەکە کە ئەو مامۆستایانەی کە تایبەتن لەوێ مامۆستای زانستە ئیتر مامۆستای کۆمەڵایەتی هەر مامۆستاکە ئێڵێتەوە دەبێت خول ببینێ وەزارەتی پەروەردە کاتێک کە قبوڵی کرد ئەم پرۆگرامە ئەتوانێت وەکو هەموو بابەتەکانی تر خول بۆ مامۆستاکان بکاتەوە کە ئێمە وەکو ڕێکخرا و چەندین کەسی ڕاهێنراومان هەیە کە ئەتوانن ئەو خولانە پێشکەش بکەن لە ڕێی بینینی ئەو خولانەوە خۆیان ئەتوانن ئەو وانانە بڵێنەوە جێبەجێ بکەن و لە دوجارە من دڵنیام کە تاکێکی ژینگە دۆست و تاکێکی وڵات پارێز و تاکێکە هەستی بەرپرسیارەتی ئەبێ دێتە زۆر بە شێوەیەکی جوان ئێستا کە بۆت باس کردین زۆر بە شێوەیەکی جوان وتێ ڕەنگە مناڵەکان با بڵێن کۆنتاکتیان
خۆشیان لەگەڵ خۆت زۆر باشتر بێت لەگەڵ دڵنیاییەوە کاتێکە ئەو وێنەیەکی تایە لە هەڵەبجەکە تەقدیممان کرد لە کۆتایی خولەکەیە ئینجاکە ئێمە ڕۆشتین گوڵمانە بر ئینجانە گوڵمانە بر لەگەڵ خۆمان تورەکەی خامەکەمان ئەبەر یعنی بووی مناڵەکان بە عملی ئەم شتانە ببینن هەمویان باوشیان پیاکردین مامۆستاگیان بەخوای تر تەوا بنێش فرە نایم لا جۆلەکەکان نەبر مامۆستاگیان تر ئاوەکە پیس ناکەین ئیتر خۆیان مداخلەیانە کرد زۆریان پێخۆش بوو بەڵام گرنگە مامۆستا ئەم ستایلە لە خۆیە جێبەجێ بکە بۆی کە مها بە کەمترین کات و زۆرترین زانیاری بگەینێ و بە شێوازێکە چێژبەخش کاریگەری زۆر باشی کاریگەری هەبێ لەسەر مناڵەکان من لە دوجارێکە ئەوەی پرسیارێکم لێ کردن باش بوو بە دڵتان بوو مامۆستاکانیان تەلەفۆن ئیتصالاتم ئەبوو لەگەڵیان چۆن بوو یعنی مناڵەکان تەسەوریان چۆن بوو ئەوی یەکسەر چیرۆکێکم بۆ گەڕانەوە لە کۆتاییان مناڵێکە کە لە ڕۆژی عیدی میلادی لە دایک بوونەکەیە گوڵێک ئەچێنێ ئەمە دوای ئەیبا بۆ باخچەی قوتابخانە ئەم گوڵە هەموو قوتابیەکان چاولەوەکەن لە ڕۆژی لە دایک بوونیانە گوڵ ئەچێنن دواتر مامۆستاکانی هەمویان لە ڕۆژی لەدایک بوونیانە گوڵ ئەچێنن شاری ئەم مناڵەکە ئەم بیرۆکەیە بوو بە شارێکی پڕ لە گوڵ لە دوجارە و بوو بە وڵاتێکی پڕ لە گوڵ ئیتر ئەچوونە ناو خەیاڵەوە زۆریان بەلاوە خۆش بوو زۆریان بەلاوە جوان بوو مناڵەکان مامۆستای منیش لە ڕۆژی لە عیدی میلادەکەمە بەخوا گوڵێک ئەچێنم یعنی پێیان خۆشە مناڵ ئەگەر بتەوێ بیگەینی بە ستایلێکی تایبەت بەخۆت و ئەگەر دەورات ببینن مامۆستاکان دڵنیام کە زۆر بەباشی ئەگە پرۆگرامێکی متەکاملە بەس یەک تۆز خۆماندووکردنیوێ ئەوەی کە مامۆستاکان هەڵبەت ئەو مامۆستایەکە لە باخچەکانی مناڵانەیان لە قوتابخانەیە خۆشەویستی هەیە بۆ مناڵ ئەگەر ئەم خۆشەویستی نەبێ ناتوانێت لە یاجی بێتەوە کە ئەم خۆشەویستی هەبوو ئەم وزەیە هەبوو بەم ستایلش پێشکەشی کرد زۆر کاریگەر شەڵاکە ئەم ساڵ قوتابخانە و خوێندنگاکان کرانەوە چ پلانێکتان هەیە چۆن بە شێوازێک ئەم ساڵ جیاوازتر خولەکان ئەکەنەوە یاخود جگەلەوەی کە لە سنتەری شارەکانە بێت ئەو قوتابخانە و خوێندنگایانە کە لە دەرەوی شارەکانیش ئەوانیش بتوانن سوودمەند بەڵێ ئێمە بۆ خۆمان ڕێکخراوی سروشتی کوردستان لە سەرجەم شار و شارچکەکانە نوێنەرایەتیمان هەیە یعنی لە هەموو شار و شارۆچکەکانە نوێنەرایەتیمان هەیە لە ڕێی ئەو نوێنەرایەتیەوە ئەم پرۆگرامەی کە ئێستا دامان ناوە ئیتر بە ئۆنلاین بێ و ئەگەر قوتابخانەکان بکرێتەوە کە تەمەنا ئەەکەم بکرێتەوە ئەگەر یعنی لە ڕووی تەندروستیەوە زیانی نەبێ بۆ مامۆستایان و بۆ قوتابیان قوتابخانەکان بکرێتەوە ئەڕۆینە ناو قوتابخانەکان و ئەم بەرنمەیە ئەگەێنین و ئەم پرۆگرامە بەو شێوازە و بە چەندین ڕاهێنراوی تری تایبەت بە ژینگە لە بەرنامەمانە هەیە کە پێیان بگەینین و ئەم پرۆگرامە بەو شێوازەی کە خۆمان ئامادەمان کردووە زۆر بە خۆبەخشانە زۆر بە دڵسۆزانە ئەیگەێنین هیوادارم هەموو لای هاوکارمان خۆش بێ کەناڵەکانەوە زۆر